لا کۆتاییاری هەفتەی پێنجەمی خولی خوار 21 ساڵانی عێراق و لە کۆمەڵەی باکوور هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە غازی شیمالی کەرکووک کرد. لا نیوە یەکەم و لە خولەکی حەوت ئەحمەد عەدنان بە لەیدانێکی بەهێز لە دوورەوە هەرزوو گورزی خۆی وەشاند و تیپی سێبەر یانی غازی شیمالی بە گۆڵ یەکەم پێشخست. لە خولەکی سی عەبدوڵڵا یاسین بە ئەسیستی ماتیاز ڕەمزی ئەنجامەکەی بۆ تیپی خوار 21 ساڵانی هەولێر یەکسان کردەوە. دوای 6 خولەک ماتیاز توانی تیپەکەی با گۆڵی دووەمیش بگەێنێت و لە یاریەکە پێشی بخات. وەڵامی غازی شیمال خێرا بوو. دوای 3 خولەک محەممەد ئەکرەم گۆڵی دووەمی بۆ تیپەکەی تۆمار کرد و ئەنجامەکە یەکسان کردەوە. نیوە یەکەم بەم یەکسانیا کۆتایی هات. لا نیوەی دوم لەگەڵەوەی هەردوو تیپ هەوڵی گۆڵی سێم و پێشکەوتنیان دەدا، بەڵام تا کۆتایی ئەنجام گۆڕانکایی بەسەردا نەهات و بە یەکسانی کۆتایی هات. بەڕاستی کاکوچێن لە ناو یاریگای خۆت یەک خاڵکەمە بەڕاستی، چونکە حتمانەوەی کە گەمەکان لە ناو یاریگای خۆت بیتن دەبێت سێ خاڵ یاری بەدەست بینیتن. و لە گەیمی یەکەم گەمەکی باشمان کرد باست و ئەنجام هاتینە دەرێ، بەڵام لە هەڵە فەردی گۆڵمان خوارد و دیاریە تعادولە دۆڕانە برنەوە تێدایە و ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوو بتوانین بەسەرکەوتنەوە بەردەوام بین. الحەمدوللا توانمان خاڵێک بەدەست بێن لە ساحی نادیە و لێر بەڕاستی تیپێکی خراپ نەبوون، زۆر باش بوون. ئینشاڵڵا لە یاریەکان تریش باشترە بین، سەرەکەین بۆ قۆناغی داهاتوو ئینشاڵڵا. بەم شێوێ تیپی خوار 21 ساڵانی یانی غازی شیمال لە 4 یاری بووە خاوەنی 7 خاڵ و لە پلەی دووەمی ڕزبەندی مایەوە. هەولێریش بە هەمان ڕێژە یاری بە 6 خاڵ لە خانەی سێمی کۆمەڵەکەیەتی. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.